سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. وەزارەتی کشتتوکاڵ داوا لە جوتیاران دەکات لە ماوەی 45 ڕۆژدا فۆرمی زانیاری جوتیاری ڕاستەقینە پڕ بکەنەوە. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم بڵاوی کردەوە لە ئێستادا ئامادەکاری دەکەن بۆ دانانی پلانی بەرهەمی کشتتوکاڵی زستانە بۆ وەرزی چاندن. سەرجەم جوتیارانیشی ئاگادار کردووەتەوە پێویستە لە ماوەی 45 ڕۆژدا لە ڕێکەوتی 1/11 هەتاوەکو ناوەڕاستی مانگی داهاتوو فۆرمی زانیاری جوتیاری ڕاستەقینە پڕ بکەنەوە. وەزارەتی کشتتوکاڵ و تووشێتی فۆرمەکە بۆ مەبەستی چارەسەرکردنی کێشەی بە بازاڕکردن و وەرگرتنی گەنمی جوتیارانە لە چوارچێوەی پلانی ساڵانەی وەرگرتن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و بازرگانی عێراق و وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم. ئەماشە بۆ ئەوەش کراوە بۆ پڕکردنەوەی فۆرمەکە سەرجەم فەرمانگەکانی وەزارەت بە هەماهەنگی لقەکانی یەکێتی جوتیاران و ئەنجومەنی گوندەکان لیژنەی مەیدانی پێک دەهێن و سەردانی زەویەکانی جوتیاران دەکەن و زانیاریەکان لە فۆرمێکی ئامادەکراودا تۆمار دەکەن. لە بەهاری داهاتووەوە دەرهێنانی پاسپۆرت بە سیستمی کۆن لە عێراق ڕادەگیرێت. ئەمیت ماجد عەدنان بەڕێوەبەری گشتی پاسپۆرت لە وەزارەتی ناوخۆی عێراق بە ڕۆژنامەی سەباحی ڕاگەیاندووە تاوەکو ئێستا بەڕێوەبەرایەتی پاسپۆرت لە ڕێگای لقەکانی کە بە تەواوی پارێزگاکاندا بڵاو بووەتەوە بەردەوامە لە دەرهێنانی پاسپۆرت بەم سیستمەی ئێستا. بەڵام لە مانگی ئازاری 2024ەوە کارکردن بەم سیستمە دەوەستێت و سەرجەم بەڕێوەبەرایەتەکانی پاسپۆرت دەگۆڕدرێن بۆ کارکردن بە سیستمی ئەلیکترۆنی و تووشێتی پاسپۆرتی ئاسایی تا ئەو کاتەی بەسەر دەچێت لە هەموو وڵاتانی جیهان کاری پێدەکرێت. ماجد عەدنان باسی لەوەش کردووە هەوڵێکی چڕ هەیە بۆ ئەوەی زۆرترینی بەڕێوەبەرایەتەکانی پاسپۆرت کار بە سیستمی ئەلیکترۆنی بکەن. ئێستاش 22 بەڕێوەبەرایەتی بە سیستمە ئاساییەکە کار دەکەن. لە ڕۆژانی داهاتووشدا 5 بەڕێوەبەرایەتی لە پارێزگاکانی دهۆک، موسەنا، زیقار، دیالە و سەلاحەدین بە سیستمە نوێیەکەوە دەکرێنەوە. خشتەی کارپێکردنی مۆلیدا بۆ مانگی 11 گۆڕانکاری تێدا دەکرێت و لەمە دووە کارەبا کەم دەبێتەوە. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی بڵاوی کردوتەوە خشتەی کارپێکردنی مۆلیدە بۆ مانگی 11 گۆڕانکاری تێدا دەکرێت و مۆلیدەکان تەنیا لە نێوان 12 نیوەڕۆ تا 1 شەو لە ئەگەری نەبوونی کارەبای نیشتیمانیدا کار دەکەن. واتە لە 1 شەو تا 12 نیوەڕۆ کار ناکەن. ئاماژە بۆ ئەوەش کراوە بەیانیانیش کاتژمێر 6:30 خولەک هەتا کاتژمێر 8 کار دەکەن. ڕۆژانی هەینی و پشووە فەرمیەکان بەیانیان کار ناکەن لە بری ئەوە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ کار دەکەن. تاوەکو ئێستاش کێشەی کەمی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان بەردەوامە و نەتوانراوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزرێتەوە. دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی عێراق پەیوەندی کۆڕەک تەلیکۆمی لەگەڵ کۆمپانیەکانی تری پەیوەندی پچڕاند. لە پێی نووسراوێک کە ئەمڕۆ ئاراستەی کردوون دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکان داوا لە هەردوو کۆمپانیای ئاسیاسێڵ و ئەسیر دەکات پەیوەندیەکانیان لەگەڵ کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم بپچڕێنن. دەستەکە ئاماژە بۆ ئەوش دەکات ئەو مۆڵەتەی کە کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم دراوە لە ڕۆژی 30 2022ەوە کۆتایی هاتووە و چەندین بابەتی دارایی و یاسایی و هونەری لە ئەستۆدایە و وەڵامی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای دادوەری و ئاگادارکردنەوەکانی دەستەی گەیاندن ناداتەوە. نووسراوەکە دەڵێ کۆمپانیای کۆڕەک ئەو بڕە پارە زۆرەی کە کەوتووەتە ئەستۆی نایدات. بەڵام تاوەکو ئێستا ئاسیاسێڵ و زەین هەڵوێستی فەرمیان ڕانەگەیاندووە. ماوەی چەند کاتژمێرەکە بڕیاری پچڕاندنەکە چوەتە بواری جێبەجێکردنەوە و لە ئێستادا بەشداربووانی کۆڕەک تەلیکۆم ناتوانن پەیوەندی با تۆڕەکانی ترەوە بکەن.